لێبێ دیارە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان پێدانی ڤاکسین با کارمەندانی تەندروستی دەستی پێ کردوایەوە کە ڤاکسینەکە لە وڵاتی چینەوە گەشتە عراق و هەرێمی کوردستان و بەسەر شارەکاندا دابەشکرا سەرەتا لە شاری هەولێرەوە پێدانی ڤاکسین دەستی پێ کرد کە وەک بڕیار بوو وەزارەتی تەندروستی بڕیاری لێدا بوو سەرەتا لە کارمەندانی تەندروستی بە تایبەتی و کارمەندانی کە لە ناوەندان چارەسەری کۆرۆنای تێدایە یەکەم کەس کە وەری گرتووە کاگۆرانەکە یەکێکە لە کارمەندانی تەندروستی و لە چاودێری چڕە لە شاری هەولێر کاگۆرانەکە بکرێوێت تێرە هیوای تەندروستێکی باش بۆ جەنابێت وەکو یەکەم کارمەندی تەندروستی لە هەرێمی کوردستان ڤاکسینەکە وەرگرت چۆنە ئیسا لە دوای چارەکێ 20 خولەک تەندروستی چۆنە؟ الحەمدولله لە دوای وەرگرتنی ڤاکسینەکە ئەگەرچی بیدایەتە ئاگادار کراینەوە لەوەی کە لەوانەیە هەندێک عەلاج جانبی دروست ببیتن لەوانەیە شوێنی دەرزیەکە سوور ببێتەوە یان ئازار یان تایەک هەبێتن بەڵام الحەمدولله ئێستا تقریبا 20 دقە بەسەر ئەو ڤاکسینەدا تێپەڕیە و هیچ نیشانەیەک نییە و هەست بە ئازاریش ناکەم شتێکی ئاساییە. تۆ خۆت تووشی کۆرۆنا بووی پێشتر؟ ڕاستی ئەگەرچی ئێمە کۆنتاکی دایرکتمان لەگەڵ هەموو نەخۆشەکان هەیە بەڵام وەکو بیدایەت کە فەحسەکانمان کرد بە نەگەتیڤی دەرچوو ئەگەرچی هەندێک نیشانەی سووکی ڤایرۆسەکە بوونی هەبوو لە من بەڵام ئەوە ناسەلمێنیت کە بەڕاستی ئەمن بە تەواوی گرتیتم یان نەمگرتێت چونکە بەشێکی زۆری هاوڵاتیان کە تووشی ڤایرۆسەکەش دەبوون نیشانێکی وایان لێ بە دەرنەدەکات لێ دەکرێت منیش تووش بووبم لەو بەشە بم کە بە شێوەیەکی ینی نیشانەکانی بەهێز نەبووە لەسەر جسمی من. لەو نەخۆشخانانی کۆرۆنا لە چه بەشێکی کاگۆرە؟ من لە تاواری ڕۆژئاوا ینی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر لە بەشی چاودێری چڕی هەناسە. کاگۆران تۆ هیچ کەسێکی نزیکە تووشی کۆرۆنا بوو لە ماوەی ڕابردوودایان حاڵەتی دە زۆرە بوو؟ خۆشبەختانە الحەمدولله لەناو خێزانەکەی خۆم کەسێکی وانە بوو. کەسێکی وا نەبوو کە پێویست بکاتن بڕاتە نەخۆشخانە یان کەسێکی وا نەبوو کە نیشانەکانی بە شێوەیەکی ئاوا دیار لێ بە دەربکەویتن پێویست بکاتن بڕات سەردانی دکتۆریان نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆڕۆنا بکات. کارمەندێکی تەندروستی هەندێکجا بازدەم ڤاکسینە دەکەن دەبێت هەندێک بەکارێنێن داواکاری چیە وەڕێنمایی چیە لەبەرەوەی جەناب شارەزای کەرتی تەندروستیشی؟ ڕاستی ناکرێ ئەوەی لە سۆشیال میدیا دەگوزارێتن ئەوە بڕاتە ناو بیر و هۆشی خەڵکێکی تێگەیشت و خەڵکێکی زانستی علمی ناکرێتن شتەکان بە سادەیی سیر بکرێت بەڕاستی ئەگەرمە چەند ماوەیە بگەڕێنێت دواوە دەبینین تەمەنامان دەکرد ڤاکسینێک لە دوورترین وڵاتی دنیا بدۆزرێتەوە. ئەمڕۆکەکە هەیە الحەمدولله گەیشتۆتە کوردستانیش گەیشتیتە هەولێر و هەموو شارەکانی کوردستان ئەوە دەبێت جێگای خۆشحاڵی بێتن دەبێت هەمومان تەمەنا بکەین تاک بە تاکی هاوڵاتیان لەو ڤاکسینە بێبەش نەبن نەگەوەی هەرکەس هەڵبستیتەوە شتەکە بە چاوێکی کەم سیر بکاتن و شتەکە بێنرخ بکاتن گرنگێکی زۆری هەیە وڵاتانی جیهان بەبەردەوام ینی لەو پێکوتەیە وەردەگرن ناکرێت ئێمە شتەکە بە شتێکی سادە و ئاسایی بزانین و بێنرخی بکەین شتێکی زۆر گرنگە و ضرورەتیشە هەر تاچێک ئەو ڤاکسینەی پێ بگاتن و وەریش بگریتن. بۆ تا پرسیان چۆن قبوڵت کردم پێشنیارەکە یەکەم کەس ئەو ڤاکسینە وەرگی لە هەرێمی کوردستان کە ئەم داواکاریت لێکرا؟ ڕاستی ئێمە کۆمەڵی لە هاوڕێیانی فریاکەوتن نزیکەی 20 نەفەر ئەوڕۆ ناومان لێرانە بوو ئەو 20 نەفەرە وەکسو سەرەتای وەرگرتنی ڤاکسینەکە شتێکی زۆر ئاسایی بوو یان شتێکە کە بۆ خۆم حەزم لێی بووە بە خۆم حەزم لێی بووە کە ئەگەر یەکەم کەس بم ئەگەر کۆتا کەس بم ڤاکسینەکە ئەوە بڕیارێکی نهایی بوو کە هەروەری دەگرم و الحەمدولله ئەو ڕۆژکە لێرە بوو ڕاستی دەبێەوە بڵم کە بە شێوەی ئەو قوڕع و ناوڕێ کێشانی یان ئەوەی کە تەزیری کارتەکە کرا یەکەم کەس بووم و خۆشحاڵیشم کە یەکەم کەسم. بە قوربان سلامەتی بڵێوە کە گوێتان لێ بوو یەکەم کەس بوو کە لە هەرێمی کوردستان ڤاکسینی کۆرۆنای بەکارهێنا کە ڤاکسینە بوو لە وڵاتی چینەوە گەشت بۆ هەرێمی کوردستان ئالەم ژوورێک کە میل لێدام لە دوای بەکارهێنانی ڤاکسینەکە چارەکێک بۆ 20 خولەک دانیێڵنەوە بزانن ئەو نیشانانەی کە گومانی لێ دەربکەوێتیدا مەسەن بۆ نمونە سووربوونەوەی شوێنەکە یاخود حساسێت یان هەر نیشانەیەکی دیکەی کە پزیشکانی تەندروستی لێرە چاودێریانەکەن تێدا دەربکەی ئەو کاتە ڕێکاری دیکە دەگرنە بەر بەڵام ئەوانەی کە تا ئێستا بەکاریان هێنا 3 کەس بوون هیچ یەکێکیان لەوانە نیشانەکانیان نەبوو لە دوای 20 خولەک نەخۆشخانەیان بەجێ هێشت و ڕۆشتن.